بسم الله الرحمن الرحیم. پێشەکی بە خێراتنی بەڕێستان و بە خێراتنی کەناڵی پەیامەکەم و بەرنامەی بەخشین. من پێشمەرگەم بە دوو مانگجارێک موچەیەک وەرەگرم خێزانەکەم گورچیلەکانی سز بووە. پێویستی بە ئەمەلیاتێکی گەورەیە و بێجگە لە کڕینی گورچیلەکە پێیانوتم 24 تا 25 ملیۆن بەس حەقی تێچووی ئەمەلیاتێک. من لە پارەکەم خێزانم نەخۆش کەوتووە و بەڕێی خەسەخانەوە بووین و بە زۆری عیلاج و بە فەحسوشتەکان یعنی بە زەبری عیلاجەکان هەتا ئەمساڵ مانگینەوە هەرچۆنێک بێت هات و لە ڕاستیشان نەمزانی و کەوا گورچیلەی سز بووە و گورچیلەکانی لەدەست داوە. ئەمساڵ تقریبا لە سەرەتای مانگینەوە نەخۆش کەوت، بردم ئادەم پێکرد، بردم بۆ لای دکتۆرێ وتی وەڵا کاکە گورچیلەکانی لەدەست داوە ئەم خێزانی تۆ. بەوە شۆنەوە سام هەر بەدوابەدەوە بردم بەلای دکتۆرێکی تر، ئەوش هەر هەمان قسەی کردو، وتم بەشکێم وا نەبێ، بەشکێم ئەم دکتۆرە لەخۆ بڵێت، بەشکێم شتێک. ئاخری چەندین دکتۆرم گۆڕی، هەر لە ماوەی یەک هەفتە بڕوا بکە بردم بەلای 4 دکتۆر بە بەردەوام. ئیتر خەڵ پێویستم کاکە ئەمە تۆ ئەمەنە دکتۆرە، دکتۆر پێویست ناکە. یەک جار بردی بەلای دکتۆرێک ئیتر پێویست ناکە ئەمەنە ئەم دکتۆر قەلە تووشی خۆ تووشی قەلەقیکەی. ئیتر بردم بەلای دکتۆرێک، دکتۆر شیروان بەڕاستی دکتۆرێکی بەڕێزە ماڵی ئاوا بێ و زۆر سپاسی ئەویشەکەم. وتی من هەرچۆنێک بێ عیلاجی بۆ دانێم و لەگەڵ یا بڕۆ تا خوای گەورە دەریۆکە دێکات. ئیتر بۆی نووسیم بۆ غەسل لە سەرەتاوە ڕۆژنە ڕۆژێک غەسلمانە کرد. دوای ئەوە کردی بە وتم من توانام نییە هەموو هەفتەی هەموو ڕۆژنە ڕۆژێک لە باریکەوە بێم بۆ غەسل و دەوامم هەیە و مەجە ماڵ و مناڵم هەیە و مەعاناتم هەیە. بەڵێ مەعاناتم هەیە. ئیتر وتی باشە بۆ هەفتەی جارێکی بۆدانم. لە دوای دووەم هەفتە بڵێن 2 هەفتە ڕۆژنە ڕۆژێک بووست لە سەرەتاوە. دوایی بۆی کردم بە هەفتەی یەکجار. ئیساش لەو جاوە هەر غەستێکەم و جارجار سەری دکتۆرەکەشی پێم و ئەڵەم زانم هیچ بەرەو پێشچوونێک چوو بووە یان نەبووە. ئیسا پێویستی بە ئەمەلیاتە و من توانای تێچووی ئەمەلیاتەکەیم نییە. سواز بۆخوا مناڵێکی خۆمەیە گورچیلەی پێبەخشیوە، منیش توانای تێچوونی ئەمەلیاتەکەیم نییە. جا سواسی خواکەم و سواسی ئێوەشەکەم، داوا لە خێرخوازان و مسڵمانانی شەکەم هاوکاریمان بکەن بۆ تێچووی ئەم ئەمەلیاتە زۆر زۆرە و بە من ناکرێت لە توانامانی. ئەنی کچێکت گورچیلەیەکی خۆی پێ ئەبەخشێ و متابقیشتان کردووە. متابقەمان کردەوە. ئەمە فاسی متابقی پێڵەن، ئەمە هەموو وەسڵ و شتەکانێتی لێگەڵیان. ئەمە فاسی متابقەکەیەتی، ئەمەش ناوی بەخشەر و وێنە وشتە. جا ئەمەم بردەوە لای دکتۆر شیروان وتی متابقەکەتان تەواوە، خۆتان ئامادەکەن بۆ نەشتەرگەری. جا منیش توانای نەشتەرگەریەکەم نییە، هەر بە دکتۆرەڵم ئینشاءڵڵا ماوە پێڵم بجارە بۆم دواخە وڵی تر بزانم خوای گەورە. ئەنی ئێستا بێت تۆ مەبلەغی پارە ئامادە بکەی 25 ملیۆن دینار بۆ نەشتەرگەریەکەی. ئەمە فاسی ئەمە فارماجینی پێڵێن، فاسی متابقەی پێڵێن. بەس تەنها ئەو فاسە 900 دلار نێسن و خوازان ئەوش بە وەسڵی تر پێویست وەسڵ خوشتیش ناکە. تەنها ئەو وەسڵ ئەم فاسەکە بەیان کردوین فاسی متابقەی پێڵێن، متابقەی گورچیلەکان کە بزان بۆ یەک ئەبێ یان نابێ. سواز بەخوا بۆی بوو دکتۆرەکە بۆم بردەوتی ئەمە لە سەتاسەتە و مادام مناڵی خۆتە و بۆیە بێ، بەڵام توانای تێچووی ئەمەلیاتەکەی من. ساڵانێکە دەست و پەنجەمان نەرم کردووە لەگەڵ ئێوەی خێرخواز و بەخشندا بۆ ئەوی خزمەتکاری هەژاران و نەخۆشان و منداڵانی بێباوک بین. شەرەفێکی گەورەیە ئێمە ماڵە هەژار و نەدار و نەخۆشەکانتان پێ ئەناسێنین. ئێوەی بەخشندە و دۆستی هەژار و نەداران لە هەرێمی کوردستان بە هاوکاری مادیەکانتان بە دوعاکانتان پاڵپشتی ئێمە دەکەن و ڕۆژ لە دوای ڕۆژ هاوکاریەکانتان زیاد دەکەن و هەژار و نەخۆشەکان لە ناڕەحەتی و داماوی ڕزگاریان دەکەن. بەخشین ئەو دەستگایە کەوا ئێوەی خێرخواز و بەخشندا ڕۆژ لە دوای ڕۆژ بە میهرەبانی خۆتان لەگەڵ قەیرانەکان و نەبوونی کار و کەسابەتیش دەستبەرداری نەبوون و هەمیشە ماڵە هەژارەکانتان دڵخۆش کردووە. بەخشین ئمڕۆیەوێت ماڵێکی نەخۆش، ماڵێکی هەژار بە ئێوە بناسێنێت کە پێویستیان بە هاوکاری و کۆمەچی ئێوەی خێرخوازە بۆ ئەوی بە هەمومان یارمەتیان بین و گوێ لە ناڕەحەتی و ناخۆشیەکانیان بگرین و بە هەمومان بڕیاری ئەوە بدەین. دەست دەست و وەت لە خوای پەروەردیگارەوە
چارەسەری برین و ناڕەحەتی و ئێش و ئازارەکانیان بکەین. چەند ساتێک لە کاتی خۆت بگرە و گوێ لەم خانەوادا نەخۆشە بگرە و بابزانین پێویستیان بە چییە و چۆن دەتوانین ئێمەش ببین بە پاڵپشتیان و هاوکاری و کۆمەچەکانمان دڵی ئەوە خۆش. بەخێر بێنێ خوا مامۆستاگیان سەر چاوماتن بەرنامەیەکە خوای گەورە پاداشتان باتەوە خێرخوازانە خوای گەورە یارمەتی ئێوەش و یارمەتی منیش با ئینشاءڵڵا ئێوەش بەخێر هاتن سەر چاوم تووشی نەخۆشیەک بوو توانای نەشتەرگەریەکەم نییە نەشتەرگەری گورچیلەیە توانای نەشتەرگەریەکەیم نییە داوا لە هاوکارە یارمەتی خەڵکان ئەەکەم یارمەتیم بەن هاوکارم یا هاوکاریم بکەن و یارمەتیم بەن خوای گەورە پاداشتی ئەوەش باتەوە دایگان چنێکە نەخۆشی تۆ خوا بیزانین لە پارێکەوە بەڕێ خەسخانە بەس ئیتر 2 مانگە تاویت لێی پیس کردو شەی وایە تا بیانی خەوم نییە بەخوا زەختەکەم لەگەڵ یا بەرزە بێت تۆ زۆر پێی ناڕەحەتم یعنی ساڵێکە نەخۆشی ئەرە وەڵا ساڵ زیابێتە لەوە 2 مانگە تاوپەکی خستووم گوچیلەکان لە کار گوچیلەکان تاو لە کار کەوتووە ئەتوا دکتۆریش ئەڵێ بێ نەشتەرگەری بکەیت کتێکی خۆم گورچیلەم بۆ ئەیا بەس پارەی نەشتەرگەریەکەمان نییە ئەرە وەڵا ئیتر لە هاوکاران یارمەتیمان بن و خوای گەورە پاداشتیان باتەوە خوای گەورە یارمەتی ئێوەش با یارمەتی ئەوانیش با ئینشاءڵڵا دایگان ژیان و معیشەتان لەسەر چیەوە وەڵای حەتۆ معاشێکی کەممان هەیت بەخوا هەر ئەوەیە تا ئیسا احتیاجمان بە ڕەحمی خوا بە احتیاجمان بە کەس نەبوو بە خۆمان ژیانی خۆمانمان هاکەزایی کردووە و ئیتر ئەم نەخۆشیە هاتووە توانای چارەسەرەکەیمان نییە بەڕاستی ئەرە وەڵا نەشتەرگەریەکە چەندی تێچێ داوا چەند دەکەن نەشتەرگەریەکە بەخوا لە نازانم 2 دەفتەرە چەندێکە تێچێ بەخوا ژیانی ڕۆژانە چۆنە ئێستا وەکو کەسێکی ئاسایی وایە یان جیاوازە خەڵکی نەبەخوا هەناسەم لەگەڵ یاتنە زەختم بەرزە بێتەوە بە زەبری حەپۆ عیلاج بەگم خوای زانستی و 4 عیلاجم هەیە خوا ئەگادارە بانی سەرۆ ئیتر بە زەبری عیلاجەکان بەرمێنە ناتوانم بڕۆم یەک تۆز ئەڕۆم هیلاکەم هەناسەمتە نەبێ لەگەڵیا ئەجا شەوانە خەوم نییە خوا عەلیمە بانی سەرۆ هەتا بەیانم بە من بەقنەوە دانیشم و ئەگریم هەناسەم لەگەڵ یا زۆر نەبێ بۆچی ئەگری لەگەڵیان بۆ ناڕەحەتی خۆم کە ناتوانم بخەوم کە ناتوانم ئیستراحەت بکەم بۆ بێتاقەتی خۆم وەڵی کە وەکو جاران نەماوە لە ڕووی خواردن و خواردنەوەیە چۆنی خواردن وەڵی زۆر خواردنی لە مەنع کردوم دکتۆرەکان ئیتر خواردن لێ مەنع بێت چ حاڵێک و هەبێ بەخواش لەیستەوە 2 مانگەش لەیستور و نەخواردووە بە هیچ شێوەیە دەنانە تەماتێکی لێکە ئێمەڵێ کردووم ئەرە وەڵی خوای گەورە پاداشتیەوەش ئەوانیش بە هەچەسە هاوکاریمانەکە خوای گەورە هاوکاریکە خوای گەورە یارمەتی بایەخوا بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆی گەورە و میهرەبان بە خێراتنی بەرنامەی بەخشین و کەناڵی ئاسمانی پەیامەکەم من بەرزان محەممەد لە باریکە
لە ساڵی 1970 لە باریکە دانیشتوینی باریکەین لەگەڵ ماڵی کاگە عەبدولکەریمە کە لە باریکەین تا ئێسێش دانیشتوی باریکەین باریکە خەڵکێکی هەژار و کەم دەست و فەقیری تایە کابرایەکی فەقیر و کەم دەسە و لەم سەردەمە و لەم کاتا کە مەعاشێک هەیە بەبوون و بە نەبوون ئێشەش خوای گەورە ئەم دەرد و داوای ناردۆ بۆ ئەم ماڵە. جا لێرەوە داوا لە خێرخوازانەکەین و لە موسڵمانانەکەین و لەوانەی کە ئەهلی خێرن هاوکاری ئەم ماڵە بکەن و ئەم دادە بکەن کە ئێستا هەردوو گوچیلەی لە دەست داوە. بەڕاستی لە ئیمڕۆ ژیان زۆر ناڕەحەت بووە، فریای ماڵکەوی مناڵکەوی نەخۆشیکەوی لە هەفتەیەکە 2 کەڕەت 3 کەڕەت غەسلی گوچیلە بکەی بەڕاستی بۆ ئەمان زۆر ناڕەحەتە و تەنانەتی فەحسیان بۆ کراوە بە 2 وەرەقە وەسپاسی خوای گەورەکەن کە ئەم دەستگا خێرخوازیە و ئەم خەڵکی خێرخوازیە خوا دەست و دڵێکی پێداون کە هاوکاری ئەمانەکەن ئەگەر ئەم خەڵکە خێرخوازە نەبێ ئەم میلەتە داماوە و ڕەش و ڕوت و خێر لە خۆ نەدیوە ئەبایە چی بکردایە. جا ئێمە لێرەوە داوا لە تەواوی خێرخوازانەکەین هاوکاری ئەم ماڵە بکەن و ئەم خوشکە بکەن. ئەم خوشکە حاڵی باش نییە و هەردوو کورچیلەکەی لە دەزاوە. ماڵی کابرکەریمیش کابرکەریم خۆشی کەسێکە پێشمەرگەیە و ئەوەش وەسعی پێشمەرگە و پێش موچەیەکە وەری ئەگرێ. لێرەوە ئێمە داوا لە خێرخوازانەکەین لە مسڵمانانەکەین هاوکاریان بکەن دەستیان بۆ درێژ بکەن ئەم خوشکە هەردوو گوچیلەی لە دەزاوە. عملیاتی بۆ ئەکرێ عملیاتەکەی بە نێزیکی 25 ملیۆن بۆی عملیات دەکەن لە توانا و تااقەت و تەحملی ئەمانانیە فریای ماڵکەوێ مناڵکەوێت نەخۆشی بکەوێت. بەڕاستی ژیانێکی ناڕەحەتە لە باریکە وەکو شوێنەکانی تر نییە خەڵکێکی کەم دەست و هەژار و فەقیری تیاماوە ئەوەی کە لێتی خەڵکێکی فەقیرە. من لێرەوە داوا لە خێرخوازان و لە ئەهل مسڵمانانەکەم بێن بەهانای ئەم خوشکە بەڕێزەمانەوە لێرە کە هەردوو گوچیلەی تووشی ئەو حاڵەکاتە بووە. زۆر بە خێراتنی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی بەخشینیشەکەم داوا لە تەواوی خێرخوازانەکەم بە تەواوەتی ئەم ماڵە لە توانا و تااقەت و تەحملیانە نەماوە بۆ ئەم نەخۆشەیان. هیوادارم خەڵک گوێ لە سەوتمان بێت و تەنانەتی بە 250 بێ هاوکاریمان بکەن خوای گەورە پاداشتی هەر هەمویان باتەوە. ئەگەر خێرخوازان نەبێت و چاکەی چاکەکاران نەبێ ئێمە چی بکەین؟ ئێمە هیچ توانا و دەسەڵاتێکمان نییە ئیلا خوای گەورە خۆی پاداشتی ئەم خەڵکە نەداتەوە ئەم ئەهلە خێرخوازە نەداتەوە. ئەم ماڵە ژیانیان باش نییە و مستەمڕوان بەڕێی خەسەخانەوە خوای گیان ڕەحمیان پێ بکە و دەسەڵاتیان نییە هیچ بە هیچ شێوەیە ئەم ژنە فەقیرە 2-3 مانگە بەڕێ ئایادە و ئایادەوەیە. خوا ئاگای وا لێ بەزەین پیانایەتەوە بە هەموو حاڵێ. یا ڕەبی خوا یارمەتی مسڵمانان و کەناڵی پەیام بۆ خاتینەوە جوانەکانی کە لە هەموو مسڵمانانەکەنەوە. یا ڕەبی خوا ئێوەش بەخێر بێن و خێرتان بنووسێت. یا ڕەبی خوا ڕەحمتان پێ بکە خوا ڕەحمیش بم کا بە قوربانە بم. یا ڕەبی خوا دەروی لێ بکاتەوە و بەخوا فەقیرن و هیچیان نییە بە موچەیەکی کەم ئەمە ناگونجێت. یا ڕەبی خوا یارمەتی ئەم مسڵمانانە بە و یارمەتی ئەم ماڵە بگەن ئەوەی بە 250 بە 1000 بێ بە هەچەنە بێ خوا یارمەتیان بە یارمەتی بێ لە زۆوان بەڕێ عایادە و عایادەوە بەخوا لە زۆ من بەزەین پیانایەت و خوا ڕەحمیان پێ بکاو ئێوەش یاخوا بەخێر بێن سەر ئەو چاوان من خوا یارمەتی ئێوەش و ئەمانیش بگە. ئەم ماڵە زۆر فەقیرن و دەسەڵاتی ئەمیانە نییە بەخوا ناڕەحەتەوە بێشان بیتە بەری قورسە بە موچەیەکی کەم ماڵ بەخێوکە مناڵ بەخێوکە ئەم ژنە فەقیرە هەر ڕۆژ نەڕۆژە چوو بۆ غاسل ئیسە کردویانە بەونەش بە هەفتەی جارێ دەسەڵاتی نەما و توانایتیانەما. من 1-2 جار هاتوومە ماڵیان دەوساوە هیچیان نییە. من دراوسەی چەند ساڵە من حەچی کەسە بەزەی پیانایەت و ئەوە ماڵمانە لە پشتیانەوە بەخوا زۆر بەزەین پیانایەت و زۆر حاڵیان ناشڕە. ئیتر بە ئێوەش بە هەموو هاوکاری مسڵمانان یارمەتیان بگەن خوا یارمەتی ئێوەش بگە ڕۆڵەگیان خوا ڕەحم کا بەمیش بۆ خاتینەوە جوانەکانی. ئیتر من هەرگە هاتم بە ماڵات دڵم وەرە وەڵڵا ئەرە وەڵڵاهی حەجەکەی هەرو نەخێرە هەر کەسە 250 لە 1000 و لە حەچەنێ بوو ئیشەڵڵا بەرنامەی بەخشین حەتا ماوەنانی کەم و کزی ناخوا. یا ڕەبی خوا یارمەتییان بگە یا ڕەبی خوایان لە پشتیان بی یا ڕەبی ئەرە وەڵڵا هیچیان نییە. ئەم پیاوە فەقیرە موچەیەکی کەم هین ئەم سەردەمە خۆتە زانی چۆنە ڕۆڵە خۆ هیچیان نییە فەقیرە دەزوو جوان بەڕێ عایادە و عایادەوە من شایەدیان بۆڵم ڕۆژی قیامەت هیچیان نییە هیچ. ئیتر هەر خەڵکی ئەم دێنەوە ئێمە لە 88 لەگەڵیان هیچیان نییە فەقیرە
فەقیرن نەبوونن نەدارن ژنەکەی نەخۆشە گورچی لی لەدەستداوە خوابی کا بە خاتی گەورەی خۆی خوا ئەم سەڵێ بۆ سازان و ئیشەڵا چاک بێت دەمردن ڕزگاری کەن خوا یارمەتی ئێوەش وا بە قوربانتان بوو کاکە گیان یەخوا خوا یارمەتیتان بووە ئەرە وەڵڵا فەقیرن ئەرە وەڵڵاهی وەکو مردوێ زیینی و کەیتووای بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 1970 961 11 1970 961 35 1950 723 25 55 کە غەسل تاخیرێ بە چیت بەسەریە ئەگەر ڕۆژی تاخیر بێ بەوەنم قورسە بێ زۆر زۆر پێی ناڕەحەتە بم وەڵی زەختەکەم بەرز و نزمەکە لەگەڵیا بەخوا لەم شانە زەختەم گەیەوە 22 خوا بیزانێت لوتم بژا قەریب بخریکێمەشەوە تا بەیانی ئێدە چوو بەلای دکتۆرەکە لاجیتری بۆ داناموو ئیتر زۆر زۆر ناڕەحەتم تر خوای گەورە یارمەتیمان با خوای گەورە یارمەتی ئێوەش با ئینشاڵڵا و هەر کەسێ یە بەهانامان و خوای گەورە بێ بەهانایوە ئینشاڵڵا خوای گەورە یارمەتی هەموو مسڵمانێ با یارمەتی ئێمەش با ئینشاڵڵا داگیان لەو ماوەی کە ماوەی ساڵێکە سەردانی دکتۆرەکەی بەم موچەکەمەی خۆتان کە پیاوەکەت پێشمەرگەیە تا چەند توانیتە ئەم فەحسانە بکەی سەردانی دکتۆر بکەی وڵای هەر بە هەر کەم و کوڕێک بۆ هەرچۆن بێ هەر کردومانە بە عیلاجێکی کەم و عیلاجێکی باش و ئیتر بەخواش هەر دەوردە تا ئیسە هاوردومانە بەس ئیسەیش ئەڵێ ئەکاڵێ ئەم نەشتەرگەری ئەکرێ ئەم نەشتەرگەریە زۆر زۆری تێچێت و لە توان ئەمانانیە ئەنا تا ئیسە هەر هەرچۆنی بە هەر هاوردومانە بە قەرز و قونە و بە هەرچێ بووە هەر ئاەکەمان کردو هاوردومانە ئەم فەحسانە هەمووی تازە کراوە ئەم جەماعەتیان ئەرەوەڵە ئاوی ژێر دەست و خوا بیزانێنەوە ڕقیان لێستەندوم دەرچەیە یەک فەحس بنەوە ئەرە خوای زانی ئەو فەحسیانە خۆزگا سەیر و کردایە ئیتر خۆ سەیریکەی دیارە بەخوا خوا بیزانێنەوە ڕقیان لە جیای لێستەندوم ئەوە فەحسەیە ئیتر بەڕاستی لە توانای ئەمەلیاتەکەمانانیتر خوای گەورە چاڕەی ڕەحمی خوای گەورەکەم خوای گەورە هاوکاریمان بکە ئینشاڵڵا خوای گەورە یارمەتی مسڵمانانیش با یارمەتی منیش بە داگیان ئەگەر یارمەتی خەڵک نەبێ تا چەند تۆ چاوەڕێ ئەەکەی هیچم بۆ ناکرێ وەڵا چاوەڕێ ئەوەکەم بەس ببلم تاوە هیچ چارەیە نیە بەخوا شێوە تابانی مەقابقمە دانیشم خەوم نییە لە تا ئێش و ئازار مناڵەکان تا چەند بۆت بێتاقەتن چی وەڵام مناڵەکان ئەمەمان هەیە چکۆلەم هەر زۆر زۆر بێتاقەتە نیش ئەوانیشمان هەر بێتاقەتن بەخۆم ئەو تێ ئەو نەخۆشیم کتۆ بخات ئایا تا دگای حوشەکە بڕم هەناسەمتنە بێت تۆزەیم بکەم ئەجا بەخوا گیان بەو مناڵانیشە یارمەتیمێن لە ئیشەکانە بەخوا خۆم هەر ناتوانم بەخوا ئەرەوەڵە گیان بە کچەکەیەک بۆ خۆی باشە نانوشتەکەمان بۆ حازەکەی خاتە بەردەست بە چێڵێ بەخێرخوازان بۆی لەم محنەت و ڕەحەتیان ڕزگارتان وەڵا ئیتر خوای گەورە یارمەتیان بە داوای هاوکاریان لەکەین من لە مسڵمانان لە دەوڵەمەندەکان ئینشاڵڵا خوای گەورە یارمەتیان بات و خوای گەورە حەوقات پاداشتیان بات.
کەسێک لەم سەردەما مۆزەف بێ پێشمەرگە بێ کە بە 2 مانگ جارێک موچە وەرەگرێت ئەو هەموو فەحسەت کردو لەمای ئەم ساڵەیە سەرڕای ئەوەش ئەبێ 25 میلیۆن دینار ئامادەکەی تا چەند قورسە بۆ کەسێک کە موچە خۆر لەم سەردەمەیە بەڵێ وەڵی بەڕاستی قورسە بن ئەگەر مەسەلە ژیان بواە یعنی ژیانی سادە و ساکاری خۆم هەبوو سپاس بەخوای گەورە بەکرێکاری و هەروە بە فەلاحەتی و کەمکەمیش بەو موچەکەمە ژیانی خۆمانمان بردووە سەر حوسەر خێزانشم 2 کوڕمەیە لەگەڵ 4 کچە یعنی سپاس بۆ خۆی گەورە ژیاوم پێویستم بە خەڵک نەبوو هاوکاریم کە بەڵام وەڵی بۆ ئەم ئەمەلیاتە توانای تێچوونی ئەمەلیاتەکەمنی هەست و کەوتی خۆراکی چۆن ئەمدا وەڵی پێشتر زۆر باش بوو پێشتر ژیانمان ئاسایی بوو بەڵامیتر دوایی کە سەرەتای نەخۆشیەکە لە دیاریە وەرحاصل ناڕەحەت بوو کە بردم بەلای دکتۆر پێویستم گورچیلەکانی دابەزیەوە لە 108 ئیشەکە 6 بۆ 8 بۆ 10 ینی بە زۆری لە 108 ماوە گورچیلەکان پێویستم ئەگەر هەوڵ نەدەیت و زەرعی گورچیلەی بۆ نەکەی لە ماوەی 4 مانگی ترە ئەو خێزانەوە لەدەسەدی ئیتر منیشوە لە هەوڵام سپاسی ئێوەشەکەم سپاسی خی گەورەیەکەم و سپاسی ئەو بەرنامەی بەخشینیشەکەم ئەگەر بتوانن هاوکاریەکەم بۆ کۆکەنەوە بتوانم فرێ ئەم خێزانم کەوم و نەمرێ خۆت هیچ شتێکی ئۆتۆ نەبوو کە فرۆشی و نەوەڵی توانای تێچوونی ئەمەلیاتەکەی نیە نەوەڵ بەڕاستی ئەمە هەم فەسانارەمی بە پارەک لە ماسەیە هیچ عیادەیەکی لە 250 و 300 و لە 150 بۆ 250 و 300 هزار ئارە وەڵی چی جارێک چوون بۆ عیادە چی جارێک چوون بۆ عیادە 250 200 300 ڕۆژی وا بۆ عیلاج بای 150 هزار عیلاجم بۆ کردی داواک تێ لە خێرخوازان وڵاداوام لە خێرخوازان ئەوەیە ببەخشن بۆی خی گەورە بیان بەخشێت هاوکاری منیشکەن و هاوکاری ئەم خێزانەشم کەن بتوانم ئەو نەشتەرگەریە گەورەی بۆ ئەنجام بدەم کە زەرعی گورچیلێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد بن عبد الله وعلى آله وأصحابه ومن والاه پێشەکی بە خێرهاتنی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی بەخشینەکەین بە خێرن سەر چاومان خی گەورە جەزاتان بداتەوە ئینشاءالله بە نیسبەتی ئەم خوشکە بە ڕێزەمانەوە کە ئێمە لە نزیکەوە یان ناسین و خۆمان خەڵکی منتیقە و شوێنەکەین ماوەیە کە تووشی نەخۆشی ئەوە بۆ کە گورچیلەکانی وا خەریکە سست بۆ هەموو ڕۆژێک ڕۆژنا ڕۆژێک خەسلی بۆ ئەکرێن ئێمە لە نزیکەوە ئاگاداری نەخۆشی ئەم خوشکە بەڕێزەین وەوەکو شاهیدێکی شاهیدی ئەدەین و داوا لە مسلمانان بەعام ئەکەین کە دەستی هاوکاری درێژکەن بۆ ئەم خوشکە بەڕێزەمان چونکە ئێمە ئەمە ئەمر و فەرمانی خی تەعالایە کە ئەمرمان پێکات یەکەم وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان کە ئێمە دەستگیرۆیی و هاوکاری و هاریکاری یەکتر بکەین لەسەر دینی خوای پەروەردگار بۆ ئەوەی ئەم خوشکە بەڕێزەمان ئینشاءالله لەم ئازار و میحنەت و ناڕەحەتیە ڕزگاری بێ و بەڕاستی ئەو نەشتەرگەرێکی کە پێویستێتی لە توانای خۆیانانیە کە ئەلم وەزعام و چەیەکی سەردەمی هەیە کە هیچ نییە خەڵکی پێناژی چ جای ئەوەی عملیات و نەشتەرگەری پێ بکات و عەبدوڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت فەرمودەیەکی پێغەمبەرمان بۆ ئەگێڕێتەوە صلی الله عليه وسلم کە لە ڕۆژی قیامەتە فەقیر و هەژار و نەدارانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم شان و شکۆیەکی وایان هەیە خوای گەورە أمريان بيغا إن المساكين دولة عند الله فإذا كان يوم القيامة من أطعمكم في الله لقمة أو كساكم ثوبا أو سقاكم شربة فأدخلوا الجنة أفرميت برون بقرين لساحي محشر برون بقرين بناو خلقا شيء لدنيايا خماء كي بيتان داوا تيكنان كي بيتان داوا پارچەجلێ کی پێتان داوە لە بەریکەن بڕۆن دەستی بگرن و بیبن بۆ بەهەشت بەڕاستی یارمەتیدانی هەژار و فەقیر و نەدار و نەخۆش و بە تایبەتیش لەم زروفام ئەجر و پاداشتەکەی گەورەترە بێ ئینشاءالله جا داواکەم لە هەموو مسلمانان بەعام و بینەرانی بەڕێزی کەناڵی پەیامێژ ئینشاءالله هەموو لایەک دەستگیرۆی و هاوکاریەکانمان بۆ ئەم خوشکە بەڕێزە بۆ ئەوەی ئینشاءالله لە ئازار و لە ناڕەحەتی و لەم نەخۆشی ڕزگاری بێت. ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ژیانێکی کولەمەرگ، ژیانێکی ناخۆش، ژیانێک پڕ لە نەهامەتی خەڵکانێک بەڕێ دەکەن.
بە تایبەت ئەوانەی کەوا موچە خۆرن و کار و کەسابەتێکی ئەو تۆیان نییە و یاخود بژێوی ژیانیان کەوتۆتە سەر موچە. ئەبێ بەردەوام دوعا بکەن خوای گیان تا 2 مانگ چی لەو موچەکەمە بکەن کە پێیان نەدرێ و ئایا بۆ بژێوی ژیان سەرفیکەن یاخود دوعا بکەن تووشی نەخۆشیێکی سادە و ساکار نەبن لەبەرەوەی سەردانی دکتۆر و عیلاج و داو دەرمان پارەیەکی زیاتری بێت. بەڵام بێنە بە چاوی خۆتان کەسێکی موچەخۆر خوای پەروەردیگار خێزانەکەی تاقی دەکاتەوە بە نەخۆشی گورچیلە. ماوەی ساڵێکە بە ڕێگای دکتۆرەوەن، ساڵێک ئەو هەموو فەحس و پشکنینیان بۆ کراوە و بەدا عیلاج و دا و دەرمانیان کڕیوە. دوجار دکتۆر پێی ئەڵێت خێزان گوچیلەکانی سست بۆ و پێویستی بە نەشتەرگەری. لێرەوە خەمە قوڵەکە دەست پێ ئەکات، دڵەکان زیاتر ناڕەحەتە بن و هەژاری و نەداری زیاتر باڵە کێشێ بەسەر ئەم خانەوادەیە. کەسێک بە موچە بتوانێت 25 میلیۆن دینار ئامادە بکات و بیدا بە نەشتەرگەری بۆ ئەوەی خێزانی لە مەترسی ڕزگاری بێت. بەڵێ لەلایەکی ترەوە کچەکەیان خۆبەخشانە بڕیاری داوە دایکی ڕزگار بکات و گورچولەی خۆی پێ ببەخشێت. بەڵام ئایا تەنها بە بەخشینی گورچیلەکە کۆتایی پێدێت یاخود نەشتەرگەریەکە پارێکی ئەجار زۆری ئەوێت؟ خۆشەویستان، ئەوەی کە ئەیبینن بەدەم خۆشە ئێمە باسی کەین ماوەی ساڵێک بەدەم دکتۆر و عیلاج و دا و دەرمانەوە. بەڵام کاتێک بڕیاری ئەوە ئەدرێت نەشتەرگەری بۆ بکرێت و لە مردن ڕزگاری بێت، پێویستی بەوەیە ئێوەی خێرخواست، ئێوەی بەخشندە، ئێوەی دۆستی هەژارەکان هەمیشە و ماڵەکانی تر بڕیاری ئەوە بدەن هاوکاریان بکەن و بۆ ئەوەی هاوشێوەی نەخۆشەکانی ترمان دەروی خێریان لێ بکێتەوە و کۆتایی بەو هەموو ئازار و مەینەتیان بێت. ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشینەوە چاوەڕوانی هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەین ئەم خوشکە بەڕێزەمان لەو نەخۆشی و ناخۆشی ڕزگار بکەین و نەشتەرگەرەکەی بۆ ئەنجام بدەین.